بە ژێرەی ڕێبەری سنێت لە پارتی کومار ویلایەتە یەکگرتووەکان دەبێت دەسەڵاتی خۆی بەسەر ئێراندا بەکاربێنێت. ڕاگررتنی ئەو گەماڕۆیانە گرنگن بە لە بەرچاوگرتنی شێوازی هێرشبرانی ئێران و هەوڵەکانی بەردەوامی بۆ ئەوەی کارتێکردن لە ناوچەی خۆرهەڵەتی ناوەڕاستدا بەرەفراوان بکات. گەمارۆکان کە جێبەجێکردنیان 20 ساڵ پێش دەستیان پێکرد نیگەرانی هەروەها درێژخایانی ئەمریکا سەبارەت بە پشتیوانی ئێران لە تیرۆریزمی نێونەتەوەی دەگرێتەوە. وەک دموکراتی پایە بڵند دەڵێت گەمارۆکان کە لە ژێر ئەو پەیمانە ناوچەیە پارەکە دەست بە جێبەجێکردنیان کرا دەبێت لە بەردەستداما دەبن. پلانی هاوبەشی کردار بە تایبەتی ڕێگە دەدات گەمارۆکان بگەڕێننەوە ئەگەر هاتوو ئێران پێشێلی بەندەکانی ڕێکەوتنەکەی کرد. بۆ باشکردنی خێرای دۆخەکە دەبێت گەمارۆکان لە گۆڕێدا بن. کاربەدەستانی ئێران دەڵێن نوێکردنەوەی گەمارۆکان پێشێلی پەیمانی ناوچی دەکات و سەرنجامی بەدوادا دەبێت. ئەوان هەڕەشە دەکەن. ئێرانیەکان پابندی بەلێنەکەن ئەوان تێدەگەن کە ئەو جۆرە قانونە وەک کردداری گەمارۆکانی ئێران کە ماوەیەکی درێژە بەکردەوە دەستی پێکردووە پێدەچێت نوێ بکرێتەوە. سەرۆکی داهاتووی ویلایەتە یەکگرتووەکان بەردەوام ڕەخنەی توندی لە پەیمانی ناوچی گرتووە. خراپترین ڕێکەوتنێکی هەموو سەردەم ڕێکەوتنێک کە بێگومان وا دەکات ئێران خاوەنی چەکەکانی ناوچی بێت. ئێران هێشتا دەبێت نامەیەکی دیکەمان بۆ بنووسێت و تێیدا بڵێت زۆرتان سوپاس دەکەین. ئەمن لە دژی دەڕاندنی ڕێکەوتنەکە پێشنیارمدا. ئەگەر سەرۆک ترامپ بەڕاستی ڕێکەوتنێکی دەوێت کە پشکنینی خاڵە گەورەکان تێدا بێت و ڕەنگە خاڵی کۆتایی باشی تێدا بێت دەبێت گوشاری زۆر بۆ سەر ئێران بهێنێت و بەڕاستی ئەوەش بە هاوکاری هاوپەیمانانی ئێمە ڕوو دەدات. بۆ ئێستا کۆنگرە لە هەوڵدا ئەو گەمارۆیانە ئێستا ڕابگرێت. وەکو چۆن پلانی هاوبەشی هەمەلانەی کردار ئیرادی هەیە ئێرانیەکان ئاگاداری هەر چەشنە پێشێلکردنێکن و ئێمە ڕوبەڕووی سازکردنی موشک و تێرۆریزم و ناسەقامگەری هەرێم دەبین کە بە ڕادەی هەڕەشەکردن لە ئاسایشی ئەمریکا مەترسیان هەیە. قانونی گەمارۆکانی ئێران مانجی ڕابردوو 419 بە یەک لە ئەنجومەی نوێنەران پەسەند کرا. کۆشکی سپی دەڵێت سەرۆک دەسەڵاتی فرەوانی هەیە لە بڕیاری سزادان بۆ سەر ئێرانەدا بیسەپێنێت بێ ئەوەی قانونێکی تایبەتی هەبێت یان نە.